ئێستا لیژنە وزاریەکەی سوودانی لە کۆبوونەوەدان یەکەم کۆبوونەوەی خۆیان دەکەن. بڕیار وایە لە ماوەی 24 کاتژمێر بۆ 48 کاتژمێری داهاتوو وەرەقەیەک ئامادە بکەن بیخەنە بەردەم کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجومەنی وەزیران. تاوەکو زووتر وەرەقەکە ئامادە بکرێت زووتر ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجام دەدات. چاوەڕێ ناکات تاوەکو سێشەمەی داهاتوو کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدات و سوودانی داوای کردووە بە زووی ئەم وەرەقەیە ئامادە بکرێت و بۆی بتواندرێت بخرێتە کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجومەنی وەزیران و بڕیار لەسەر کۆتایهێنان بە کێشەکان بدرێت و یان لاگەری نەگەیشتنە ڕێککەوتن ئەو کاتە بژاردەکانی دیکە ڕادەگەیەندرێن. دوای کۆبوونەوەی ئەمڕۆی ئێستای لیژنە وزاریەکەی سوودانی بڕیار وایە سەر لێوارەی ئەمڕۆ لیژنەکە لەگەڵ شاندی هەرێمی کوردستان کە 3 ڕۆژە لە بەغدادن کۆ ببێتەوە کە پێکاتون لە وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان سکرتێری ئەنجومەنی وەزیران هەروەها بەرپرسی فەرمانگەی ماهەنجوو بە دواداچوون لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەم کۆبوونەوەش چاوی ڕابردوو بەشێکی بەرپرسانی باڵای کورد لە بەغداد لەگەڵ شاندەکەی هەرێمی کوردستان بەیەکەوە کۆبوونەوەیەکی نێوخۆیان ئەنجامداوە بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن بۆ کۆبوونەوەی سەر لێوارێ ئەمڕۆیان لەگەڵ لیژنە وزارەکەی سوودانی کە دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەلایەن سوودانیەوە دروست کرد.